لە هەڵەبجە سیمینارێکی تایبەت بە پرسی هەڵبژاردن بەڕێوە چوو. هەڵبژاردنێکی ئاشتیانە و ڕێکارەکانی ماف و بەرپرسیارەتی وڵاتیان لە ڕوانگەی دەستور و یاسای نوێ هەڵبژاردن گفتوگۆی لەسەر کرا کە سەنتەری تەکنەلۆجیا و ڕاهێنانی ئەوروپی سازی کردبوو. ئەتوانیمانە زیاتر بۆ خەڵکی ڕوونکەینەوە ئەگەر دەنگدەر بچێ بۆ دەنگدان و دەنگی خۆی بدات زیاتر ئەتوانێت بارە سیاسیەکان بگۆڕێت و ئەو مەبەستەوە ئەو کەسانی کە خۆی ئەوێت هەڵی بژێرێت. چین و توێژە جیاوازەکان ڕاو بۆ چوونی جیاوازیانەیە دەربارەی بەشداری خەڵک بۆ هەڵبژاردن. بەشێکیان پیان وایە هەڵبژاردن گۆڕانکاری دروست ناکات. وڵی چی خەڵک نایە بە دەنگدان کەسی ناڕازی. مامۆستایەکی زانکۆژ ئاماژە بۆ دەکات پێویستە هەموو کەسێک وەک مافێکی خۆی بچێتە سەر سندوقەکانی دەنگدان و دژی ئەم بارودۆخە هەڵوێز دەرببڕێت. هەموو جۆرە بایکۆتێکی ژمانە یەشنەوەی ئەم بارودۆخە پڕ لە قەیران و ناموارەیە وەک خۆی. دەنگنەدانیان هۆکارە بۆمانەوەی ئەم بارودۆخە بەڵکو و بەرەو خراپتربوونیشی چونکە کاتێک کە ئێمەی ناڕازی دەنگ نادەین ئەم لایەنانەی دەسەڵات وەکو خۆیان ئەمێنەوە بگرە قەبارەیان گەورەترە بێ و ئاماژەی ناوخۆی و دەرەکی ئەڵێت کە کەواتە ئەم حکمڕانانە حکمڕانێکی باش و تەندروست و خزمەتکارن بۆیە تا ئێستا وەکو خۆیان ماونەتەوە. بە پێچوانەوە ئەگەر کەسانی ناڕازی بڕۆن بەرەو دەنگدان ئەم بارودۆخە ئەوە ئاڕاستەیەکی ترا ڕات و گۆڕانکاری دروستە بێ. دروستبوون و یان ڕێخستنی کۆڕ و سمینار وەرکشۆپ یان بڵاوکردنەوەی هۆشیاری لە تۆڕە کۆمەڵاتەکان بە تایبەتی لەبەر ئێستا بەکارانێکی زۆری هێواکات کە هاوڵاتیان و دەنگدەران هەم بین بچن بەشداری پرۆسەکە بکەن. لەبەرەوەی کە دەنگی نادەم چونکە ئومێدێکم نەماوە ڕێکوتنی ینی سازانەکرێت هەر هەموو کاتە انجومەنی نێرانی عێراق لە 2005 تا کێسەراوایە شیعە سەرۆک وەزیران کورد سەرۆک کۆمەر سنە سەرۆکی پەرلەمان ئێتریان تۆ دەنگدان بێ یا دەنگ بکەی هیچ سیرێکی نابێت. ئەگەر ویستێکمان بۆ گۆڕینی ئەم دۆخە هەبێ ویستێکمان بۆ پشتگیری نەکردنی ئەم دۆخە هەبێ ئەبێ بڕوین ئەم بەشداریە بکەین و بەو جۆرەکە ئێمەمان تعبیر لە خۆمان بکەین چونکە ئەوەی کە تەنها کەناڵێک ماوەتەوە بۆی تاک تعبیر لە خۆی بکە ڕێی خۆی دەربڕێ و بیاوێت جیاواز بێ سنووقی دەنگدانە بەدەر لە سنووقی دەنگدان بۆ ئاڵوگۆڕی ئاشتانە شتێکی ترمانەیە. بڕیارە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەیمانگی دەیەم ساڵ بە شێوەی سیستەمی بازنەی فراوان بەڕێوە بچێت. پێش وادی هەڵبژاردنیش دەهەن سیمینار و وەرکشۆپ بۆ هۆشیاری تاک و مافەکانی ئەنجام دەدرێت تا بە خەڵک ڕابگەێنرێت بەشداری پرۆسی هەڵبژاردن بکەن. بەشێک لە چالاکانی کۆمەڵی مەدەنی ڕایان وایە هەڵبژاردن باشترین ڕێگەیە بۆ سزادانی ئەو حیزبانەی وڵاتیان پڕ لە قەیران کردو و خەڵکەکەی تووشی سەرگەردان کردوێتەوە و هەموو بارودۆخێکی ناهەمواریان بەسەر میلەتەکەی خۆیاندا هێناوە. سامەر فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.